خۆی مەفروزە پەرلەمان عادەتەن بۆ 4 ساڵ جارێکە وەکو میساقێکی نیشتیمانی وایە لە بینی هاوڵاتی و پەرلەمانە کە 4 ساڵ جارێک ماوەکەی دیاری کراوە. بەڵام ئەبینی لە پەرلەمانی کوردستانە ئەتوانین بڵێن بۆ بە شێوە نەریتێک کە عادەتەن ساڵێکی بۆ درێژەکرێتەوە، ئیتر ئەمە هۆکاری زۆری هەیە کە یەکێک لەو هۆکارانەی بەڕاستی ئەوەیە کە کاتێ تۆ مەفروزە کە ئینتیخابات تەواو بوو، پەرلەمان دەست بەکار بوو، حیزبەکان هەر لەو ڕۆژێک کە پەرلەمان دەست بەکار بوو ئەبێ بیر لەوە بکاتەوانێ کە جارێکی تر بە خۆی و پەرلەمانەکەیوانێ بیر لە هەڵبژاردننی داهاتوو بکاتەوە بۆ ئەوەی بتوانرێت لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێت. بەڵام دیارە ئەم شێوازە لە کارکردن لە کوردستانە هێشتا لاوازە وەکو خۆی جێکەوتە نەبووە. ئەوەش بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مێژووی پەرلەمانی لە کوردستانە مێژوویەکی تازەیە. ئەنی ئێمە گەر بتوانین بڵێن لە ساڵی 92 کەس 92 پەرلەمانەکەی بۆ دەردەچوو کە بینیمان، ئەنی ئەتوانین بڵێن پەرلەمان مێژوویەکی تازەی هەیە. ئەمەش مبەڕێر نییە بۆ ئەوەی کە لە کاتی خۆیان پەرلەمان هەڵبژاردننی خۆی نەکا. ئێمە هەمومان نەزانین پەرلەمان ساڵێک تەمەنی خۆی درێژ کردەوە، ئەم ساڵە تەمەنی خۆی درێژ کردەوە بە ئەوەی کە کۆمەڵی ئەرک و مەهام لەبەر دەمیایەتی کە دەبواە خۆی لە کاتی خولەکە خۆی ئەو ئەرک و مەهامانی ئەنجام باە کە یەکێک لەوانە مەسلەی ئاکتیڤکردن و گۆڕین و چارەسەرکردنی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو، مەسلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران بوو، مەسلەی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بوو. ئەمانە کە ئەبواە هەر لە کاتی خولەکە خۆی بکرایە، بەڵام دیارە لە وەختی خۆیان ئەنجام نەدرا و ئەگەر وا خولەکە درێژ نەکرایەتەوە ئەوە تا کوردستانە کەوتە بۆشایەکی یاساییەوە. هەر بۆیە بە ناچاری خولەکە درێژ کرایە بۆ جێبەجێکردنی ئەم ئامانجانە کە بتوانێت ئەم ئەرکانە لە ماوەی ئەم ساڵها ئەنجام بدرێ و کۆتایی پێبێ. بەڵام بەداخەوە سەیرەکەی ئەوە ساڵەکە 4 مانگی یەکەمی ڕۆی و تا ئێستا ئەم ئەرکە جێبەجێ نەکراوە، یاخود ئەتوانین بڵێن ئەم ئەرک و مەهامە بەجێ هێڵراوە بۆ ئەو مفاوەزاتەوە ئەو دانوستانانی کە لە نێوان حیزبەکانە ئەکرێ. خۆ ئێمە لەگەڵ ئەوەیان کە پەرلەمان خۆی بۆ خۆی قوبەیەکی سیاسیە بۆ کاری سیاسی لە ناویەکە لە بری هاوڵاتیان لەوێ ئەو کاری سیاسی بکە. بەڵام مانای ئەوە نییە کە ئیشەکانیشی بخرێ و نەکرێ. بەڵام ئیتر ئێستا لە کوردستانە وای لێ هاتووە و ئەو پەرلەمانە دیارە بەشێک لە ئیعلام بە ماوە بەسەرچووی دانێ، بەڵام ئێمە ناتوانین بڵێن ماوە بەسەرچوو، چونکە ئەگەر ماوە بەسەرچوو بواە ئەم شەرعیەتی دەسەڵاتی ئێستای نامە. بەڵام لەبەر ئەوەی پەرلەمان بە هەسایەک ماوە یاسایەکی خۆی درێژ کردێتەوە کاتە تا کۆتایی ئەم ماوەیەش جارێکی دەتوانین بڵێن پەرلەمان شەرعیەتی خۆی هەیە کە دەبواە ئیشەکانی پێشتر بکرایە و بکردایە بۆ ئەوەی نەکەوتاتە ئەم گێژاوە. بەڵام ئەوە تا کەوتۆ ئێستش ئەگەر کارەکانی بکات و دیاریکردنی ڕۆژی پەرلەمان و ئەمە ئاکتیڤکردنەوەی کۆمسیۆنی باڵا بکە، دیارە کارێکی باشە بێ. هێشتا با بڵێن کات ماوە بۆ ئەوەی ئەو کارە بکرێ. خۆی دیاریکردنی ڕۆژی پەرلەمان لە دەستی پەرلەمان خۆیان نییە. دیاریکردنی ڕۆژی پەرلەمان ئەمە هەر عورفێکی نێودەوڵەتیە، سەرۆکایەتی هەرێمەی کات. ئەوە بجاری پێش ئەوەی پەرلەمان کۆتایی ماوەکەی بێت سەرۆکی هەریەم ئەو کاتی دیاری کرد بۆ هەڵبژاردننی پەرلەمان، بەڵام لەبەرەوەی ئامادەکاری نەبوو نەتوانراو بۆ ئەو بەناوی ئەوەی کە کوردستانەکەوێتە فەراغێکی یاساییەوانێ ماوەکەی درێژکرایەوە. ئێستش هەر دەبێت سەرۆکی هەرێم ئەو کارە بکە، بەڵام ئامادەکاریەکان لەسەر پەرلەمانە. ئامادەکاریەکان وەکو یەکەم شت چالاکردنەوەی کۆمسیۆنی باڵایە، چونکە ئەم کۆمسیۆنی کە ئێستا هەیە بەڕاستی خۆ کۆمسیۆنەکەش لە ئەویش ئەتوانین بڵێن کۆمسیۆنێکی ماوە بەسەرچوو کەواتە ئەبێ بە یاسایەک ئەم کۆمسیۆنەش ئاکتیڤ بکرێتەوە، چالاک بکرێتەوە بۆی بتوانێت ئەرکی هەڵبژاردن جێبەجێ بکە. مەسەلەن هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کە تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەری لە کوردستانە یاسای هەڵبژاردن چۆن بێ. ئێستا دوو ئیتیجا هەیە، ئیتیجاهێکیان داوای یەکبازنەیی ئەکا بە تایبەتی کەمە نەتەوایەتیەکان و ئیتیجاهێکی تریان داوای 4 بازنەییەکە. ئەکرێ مەبدەئیەن لەسەری ڕێکەوت بێتن، بەڵام ئەمە وەکو پرۆژە یاسا ئیشی لەسەر نەکراوە، تەسبیت نەکراوە بۆ تا کاری پێ بکرێت. مەسەلەن مەسەلەی تۆماری دەنگدەران مەبدەئیەن قسە لەسەر ئەوە هەیە کە قەناعەتیان بەوە هەیە کە لەسەر تۆماری دەنگدەرانی بەغا بکرێ، بەڵام لەگەڵ ئەوەش لەسەر بایۆمەتریەکەی بەغا بکرێ ببوورە. بەڵام تا ئێستش ئەمانە هیچی
لە چوارچێوەیەکی یاساییە لەلایەن پەرلەمانەوە دەنگی لەسەر نەدراوە تا بکرێتە بواری جێبەجێکە. بەرژەوەندیەکە ناتوانانی بڵێ بە تەنها بەرژەوەندی حکوومەتە لەبەر ئەوەی زیاتر با بڵێن حیزبە دەسەڵاتدارەکان بە تهدیدیش پارتی یەکێتی کە ئەمانە ئەوان خلافەکە لە بینی ئەوانەیە ئەگینا بە نسبەت بزوتنەوەی گۆڕانەوە پرۆژە یاسای خۆی بۆ هەموارکردنەوەکەی یاسای هەڵبژاردن کە داوای چواربازنەیەکە زۆر دەمێکە پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانی کردو مەسلەی جەختکردنەوە لەسەر تۆماری دەنگدەران و بایۆمەتریەکەی هی بایۆمەتری بەغدابێ بۆ ئەوەی شێوازێک لە پاکی پێوە بێت مزداقێتی زیاتر بێ ئەمانە کراون بەڵام ئەو دوو پارتە سەرەکیی کە پەرلەمان و حکوومەت پێگەهێنن ئەو دوو پارتە سەرەکیە کێشەکە لە بینی ئەوانە لە نێوان ئەوانە کە ئەوان تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی وە کە بتوانن ئەمانە بکرێت بە پرۆژە یاسا و حکوومەت بینێرێ بۆ پەرلەمان و دەنگی لەسەر بدرێت. هەڵبژاردن یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دیموکراتیەت کاتێک کە هەڵبژاردن بکەوێتە ژێر پرسیارەوە کاتە ڕازگۆیی لە دەست ئەدرێ لێرە و کار ئاساییە کە هاوڵاتی لەم پرۆسەیە هەست ببێ ئومێدی بکە ئەو کاتێک کە دەنگیان بە پەرلەمان دەنگی بۆ ئەوەتێک کە بچێ نوێنەرایەتی بکە و لە بری ئەو قسەکەرێکی جددی بێ بۆ بەرژەوەندیەکانی بەڵام کاتێک کە ئەم شتە ڕوونایەت دیارە ئەمەش شێوازی تەبیعەتی حکومڕانی لە کوردستانە با بە ڕاشکاوی بڵێن کە حیزبەکان زیاتر زاڵن بەسەر پرۆسی حکومڕانیە تاکو و هاوڵاتیان خۆی تا ئێستا ئێمە کێشەمان لە ئەوە هەیە کە کوردستان وڵاتێکی هاوڵاتی کەمتر تایە وەک ئەوەی کە وڵاتێک بێ 100% ئیش بکات یاخود دەڤەرێک بێ 100% ئیشکا بۆ بەرژەوەندی هاوڵاتیان. باشە کاتە پێویستەکە مەسەڵەن لێرە چی بکرێت و چۆن هەموو ئەگەرەکان کراون ناتوانانی بڵێیت ئەگەری دواخستنی هەیە هەموو ئەگەرەکان ئەگەری دیاریکردنی ڕۆژەکەی هەیە ئەگەری دواخستنەکەشی هەیە ئەلبەرو ئەگەرەکان کراون و ئێستا حکوومەتی هەرێم لەژێر فشارێکی زۆری نێودەوڵەتیایە کە ئێمە ڕۆژانە لە ئەعلامە ئەیبینین کە ئەوان فشارێکی زۆر جددی ئەکەن بۆ ئەوەی حکوومەتی هەرێم هەڵبژاردن بکە کەمەکە بەڕای من کارێکی زۆر باشە و خۆشمان وەکو هاوڵاتیان لە هەرێم وەکو پەرلەمانتارەکان ئێمە دیارۆکو بزوتنەوەی گۆڕان چەند جارێ بەیاننامەمان دەرکەوت کردووە قسەمان سەر ئەم بابەتە کردووە کە مانوێ فشارێک بخێنە سەر سەرۆکاتی پەرلەمان بۆ ئەوەی ئەم کارانە بەرەو پێشەوە بەرێ و دیارە هەم لە ڕێگەی فراکسیۆنەکە و هەم لە ڕێگەی حیزبەکەشەوانێ ئەمە وەکو خاڵێک وەکو خاڵێکی تر بە بڕوای من میدیا دەور زۆر بینێت کە بتوانێت بێ بە هێزێکی فشارکرد لە خلالی دروستکردنی ڕەئی عامەوە ڕەئی عام کە کاتێک کە دروست بوو ئیتر ئەوە کاتە هاوڵاتی لەم ناومێدی خۆیەتە دەرەوە بەڕاستی من لەگەڵ هاوڵاتی کوردستان ناومێد بۆ چکە هەر بە دەلیلی ئەوەی کە هەڵبژاردننی 2021 کە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا ژمارەی دەنگدەران کەم بوو ینی بە شێوەیەکی قورس توانی نیسابەکە تەواو کات و بێ بە فعلی بێ بە هەڵبژاردنێکی ڕاستەقینە هەر بۆیە ئمڕۆ بە بڕوای من مەسلەی میدیا مەسلەی فشاری نەودەوڵەتی مەسلەی فراکسیۆنەکان خۆیان لە ناو پەرلەمانە ئەتوانن دەور و تەسیریان هەبێت لەسەر پێشخستن و دیاریکردنی وادەی هەڵبژاردن. ئەگە دووبارە هەڵبژاردن دوا بخرێتەوە یا کاتێک کە تۆ خۆی ئاڵوگۆڕی دەسەڵات شێوازێکی تری حکومڕانی لە دیموکراتیەتە کاتێک کە تۆ ئاڵوگۆڕی دەسەڵات ڕوونایەت لە نێوان هەرسێ دەسەڵاتەکە ئیتر چ سەرۆکایەتی هەرێم بێ دەسەڵاتی قەزایی بێ دەسەڵاتی حکوومەت بێ پەرلەمان بێ کاتێک کە تۆ ئەمانە هیچ ئاڵوگۆڕێکی تا ڕوونایەک وەزعێ تێگەێنێتە پێشەوە کە کۆمەلگا تووشی ڕکوو دەبێ کۆمەلگا هاوڵاتی تووشی بێئومێدیە بێ ئەم بێئومێدیەش مەسەلەی دیکتاتۆریە دێنێتە پێشەوە یعنی نەتیجەیەکە کە ئەبێت چاوەڕێی لێ بکەن خۆی بۆچی ئەڵێدا ئاڵوگۆڕی دەسەڵاتکە بۆ ئەوەی تۆ ئەو دەسەڵاتە کە 4 ساڵ جارێک بچیتە بەردەمی سنۆقەکانی دەنگ ئەگەر بەدڵە بوو دەنگی پێبیتەوە ئەگەر بەدڵیشت نەبوو دەنگ بە لایەنێکی تر بێ بۆ ئەوی ئەو بێ حکومڕانی بکاونێ نەرایەتی تۆ بکە کاتێک کە ئەم پرۆسەیە پەکەخرێ بە دڵنیاییەوانێ ڕازگۆی مزداقێتی حکوومەت لە دەست دەچێت دەسەڵاتەکان بەد لە دەست دەچێت و هاوڵاتیش هەست بە هاوڵاتی بوونی خۆی ناکات.